ئەو خۆشەویستی ڕاستەقینەیە بەرامبەر دایکەمان بووە دوای 40 ساڵ تێگەیشتن لێ مەیسەر دەبێت. ئەوە ئاشکرا بووە کە شایستەبوون بە دایک بەبوون بە جەنگاوەرێکی لێهاتوودا تێپەڕ دەبێت. ئەگەر دایکم ئێستا بمایە هەڵبەتە هەوڵی دەدا لەمە تێبگات. لە ڕاستیدا بە پێچەوانەی بۆچوونی منەوە هێندە کەسێکی تێگەیشتوو بوو. ڕێزگرتنێکی ڕاستەقینەم لە دایک یەکێکە لە پێشکەوتنە گەورەکان. خۆی لە خۆیدا ناردنی هێندە ڕۆڵە لەلایەن دایکانەوە بۆ ژێر فەرمایشتی سەرۆکایەتی و بێ ئەوەی فرمێسکێک بڕێژن نیشانەیە ئەمەیە. ئەمە پێشکەوتنێکی زۆر گەورەیە بەڕادەیەک کە جێ شانازی دایکان بێت کاری گەورەمان ئەنجام داوە. ئەمە هەم بە کەڵکی دایکانی کوردستان دێت و هەم دەکرێت ڕزگاریشیان بکات. ئێمە کەسێک نین کە لەسەر کۆشش و ڕەنجی ئافرەتان بژین. ئەگەر ئەمە دایکیش بوو ئەوە هەرگیز لە خۆمان کەم ناکەینەوە بەوەی کە ئافرەت بە شێوەیەکی خراپ و بۆ خۆمان بەکار بهێنین. لە ڕوانگەی ئەم چەمکەیەوە وەها بیر دەکەینەوە کە پێویستە کەسایەتیمان زیا و زیاتر بەخشەندە بێت و بەخشەندەیەکەی گەورە بێت. زۆربوونی داواکاریەکانی دایکم لە من و پێداگیری ئەو لەسەرەمە بەرامبەر بەمەش وەڵامدانەوەی من بەکاری گەورە گەلێک گرینگە. ئەوەمان نیشاندا کە پاداشدانەوەی دایک بە کڕینی دیاری و کارکردنێکی ئاسایی و بوونە فەرمانبەرێک و پەیداکردنی چەند فلس و کڕینی جلوبەرگ و خۆراک نابێت. هەڵبەتە کارەکانمان بە دیاریەکی ئاسایی دەزانم، بەڵام گەورەترین دیاریم بەم جۆرە پێشخستنی خەباتی ئافرەتانە. ئەمەش ئەن کردووە. پێم وایە کە ئەم یادە بە پێکهێنانێکی ڕاستەقینە و بە شێوەیەکی ڕاست پاداشتی دراوەتەوە. هەر کەسێک دەیەوێت پاداشتی دایکی بداتەوە یاخود هەر دایکێک پاداشتی دەوێت پێویستە شەڕێکی بەم جۆرە یان پێ قبول بێت و تەنانەت داوای بکات. ئێستا دایکانمان ئەمەیان دەوێت و گەورەی دایکیش بەم ڕەنگە واتای خۆی دەبینێتەوە. ئەم شەڕە گەورەترین واتای خۆی لە ناو ئافرەتاندا دەدۆزێتەوە. بە بۆچوونی من و بە بۆچوونی ئافرەتان و بە بۆچوونی دایکانیش مرۆڤ بەم جۆرە دەبێتە کوڕێکی مەرد و مێرخاس. هەروەک ئاماژەم پێکرد ئەمە تەنها شەڕە. لەمەش زیاتر لە ڕێ بەڕێوەبردنێکی وەستایانەی شەڕەوە مەیسەر دەبێت. لەو بڕوایەدام کە دایکم بۆ ئەمەیان هیچی نەدەوت. خۆشی تا دووارادە شەڕی دەکرد. کەواتە منیش لەسەر بنەمایەکی ڕاست لە پێناو ئێوەدا تا دووارادە شەڕ دەکەم. هەرچێکتان بوێت دەتوانن لە ڕێ ئەم شەڕەوە بەدەستی بهێنن. بۆیە نابێت کەس بە هەڵە لە کوڕەکەی تێبگات و داواکاریەکی هەڵەشی ئاراستە بکات. دەکرێت بوترێت کەمیان زۆر لە دڵی دایکان تێگەیشتوم. ڕێبەراپۆ